ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إيمان داراني خوشويست، خوشكو برا بالرزكانم، لو تاری ئەمڕۆمانە باسی ڕەوشتێکی تری گرنگ ئەکەین کە بۆ ئێمەی مسلمان زۆر گرنگە و هەوڵ بدەین هەموومان لە ژیانی خۆمانە جێبەجێ بکەین و پابەندی ببین. ئەویش ڕەوشتی التەعاونە، واتە بە کوردی خۆمان هاوکاریکردن. خۆشەویستەکانم، هاوکاریکردن لە ژیانی ئینسانە زۆر پێویست و زەرورە. ژیانی ئینسان بەبێ هاوکاریکردنی یەکتری قەت ناتوانێ بەو شێوە بێ کە پێویستە. هەروەکو مرۆڤێکی ئاسایی ناتوانی بژێی، چجا ئەو ئەرکانەشی کە خوای پەروەردگار خستوێتە سەر ئەستۆی تۆی مسلمان بەبێ هاوکاریکردن ئەنجام نادرێ. ابن خلدون ئەفەرمێ ئینسان ئەگەر هاوکاری یەکتری نەکەن، تەنانەت حتا خواردنیش کە پێویستیەکی سەرەکی هەموو مرۆڤێکە ناتوانێ بەدەستی بێنێ، هەر خواردن. جا ئەو باسی ئەوەکە ئەڵێ حتا ئەگەر تۆ تەنها لە هەموو ژیانتا بەس گەنم بخۆی، یعنی گەنم بەکاربێنی لە خواردنتا، ئەڵێ بەبێ هاوکاری ناتوانی بەکاری بێنی. بۆ نمونە تۆ ئەو گەنمە ئەگەر حازریش بێ لە بەردەستا بێ، پێویستی بە هاڕینە و پاشان ئەو ئاردەی کە دوای هاڕینەکە دەستەکەوێ پێویستە بیکەی بە هەویر و بیشێلی و پاشان بیبرژێنی و بیکەی بە نان. ئەمانە هەر هەمووی پێویستی بە دەیەها شتە، بە قاپ، بە هەندێ ئالەتی پێویستە بۆ هاڕینەکە، پاشان بۆ شێلاندنەکە. ئەمانە هەمووی پێویستی بە ئاسنگەرە، پێویستی بە دارتاشە، پێویستی بەو کەسانەیە کە فاخۆری دروستەکەن، عنی قەزیەوەی کە قاپ دروستەکە. ئەمە ئەگەر تەنها گەنم، طبعا ئەگەر بڵێ من گەنمەکە هەر بە ڕووتیە خۆم، ئەوەشە پێویستی بە هاوکاریە، بە کەسێک کە بیوەشێنێت تاوەکو گەنمەکە بەردەوام بێ، بە کەسێک درەویکە، بە کەسێک دوایی ئەو گەنمە لە تۆکەکەی بکاتەوە، یعنی پاکی بکە. ئەمانەش هەمووی پێویستی بە هەندێ ئالاتە، پێویستی بە هەندێ سنعاتە، بە تەنها کەس ئەنجام نادرێ. ئەمە ئەگەر تۆ بەس تەنها پێویستت بە گەنم بێ، ئەی چجا کە ئێمەی مرۆڤ پێویستمان بە دەیەها خواردنە، بە سەدەها خواردنە، و هەروەها خواردنەوەش. ئەمە بە تەنها نەفەر ناکرێ، مستحیلە بە تەنیا یەک نەفەر ئەمانە ئەنجام بدرێ. هیچ مرۆڤێک ناتوانێ ڕوبەڕووی ژیان ببێتەوە بەخۆی بە تەنیا، مستحیلە. پاشان ئەگەر هەر بتەوێ بە تەنیا بژێی، ئەی قەینا چۆن دوایی نەسلی تۆ، نەوەی تۆ بەردەوام بێ؟ ئیلا پێویستت بە پیا و پێویستی بە ئافرەتە و ئافرەتیش پێویستی بە پیاوە. بەو شێوە ژیان ئەڕواتە ڕێوە. یەکەم مرۆڤ کە خوای تەعالا خەڵقی کرد ئادەم بوو. ئادەم نەیەتوانی بە تەنیا بژێ، بۆیە خوای تەعالا هەر لە خودی خۆی حەوای دروست کرد. پاشان ئادەم و حەوا وەچەیان خستەوە و ئەو وەچەیە بەردەوام زیادیە کرد، حتا وەکو گەیشتوتە ئەم وەزعی کە ئێمە تایە ئەژین. ئەمەش هەبووی
بە هاوکاری یەکتری ئەتوانین بژین بەبێ یەک ناتوانین بژین بە هیچ شێوەیەک ژیان بەتەنیا بەبێ هاوکاری ناڕاتە ڕێوە. ئەگەر ئێمە تەماشای ژیانی گیاندارەکانیش بکەین ئەوانی شوان هەموو گیاندارەکان بە هاوکاری یەکتری ئەژێن. دوو نمونە کە خوای تەعالا لە قورئانی پیرۆزە بۆ ئێمە باسیەکە نمونەی مێرو لەو نمونەی هەنگە کە ئەوان ئەگەر تەماشاکەین چەند بە جوانی هاوکاری یەکتری ئەکەن. ئەتوانی بڵێ هەر خۆیان بۆ خۆیان دەوڵەتێکیان هەیە کە پێی ئەوترێ مەملەکەتی نەمل و هەروەها مەملەکەتی نەحل. ئەگەر بەو هاوکاریە نەبێ ژیانی ئەوانیش ناڕاتە ڕێوە. كوابو خوش يسكانم وتراوى المرء ضعيف بنفسه قوي بإخوانه. إنسان بتنيا زور لاوازو ضعيفة بلام ببرا كانت بهي زبي يعني برا كانت أجر براي دايكو باوكي بي يان وكو براي ديني وإيماني بي بوانا وبهي زبي. هل لبروي يا اخوي تعالى لقرآن بيروزا لسورة المائدة آية 2 أفرمي وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان واتقوا الله إن الله شديد العقاب. خوای تعالی فرمان من پێەکە کەوا ئێمە هاوکاری یەکتری بکەین لەسەر چاکە و چاکەکاری لەسەر خواپەرستی لەسەر جێبەجێکردنی فەرمانەکانی خوا پێویستە هاوکاری یەک بین ئەبەوە فەرمانەکانی خوای تعالی جێبەجێ ئەکرێ و هەروەها داوایشی لێ کردی هەرگیز هاوکاری یەکتری نەکەین لەسەر خراپە و خراپەکاری لسر نافرمانی خوای پروردگار. موسى عليه السلام كاتي خوای تعالى ايكا بپیغمبر و امری پیاکا فرمانی خوا پیامی خوا بدا بگوی فرعون و دارو دسکیا و بیدا و ببی بپیغمبری بني اسرائيل ابيني موسى عليه السلام داوا لخوای پروردگار کا دعایك زور مشهور رب اشرح لي صدري ويسر لي امري واحلل عقدة من لساني يفقه قولي. دعاء أوهر لنا دعاء كان يا تداواك خوي تعالى كاري بو آسان كا زواني باراوكا بوي بتواني قيامي إخوة بقيني أم جا لقل أو دعاء أنا أفرمي واجعل لي وزيرا من أهلي هارون أخي أشدد به أزري وأشركه في أمري. دواء ليكا كخوي تعالى دواء لخوي پروردگارك خوي تعالى هاروني براي بكا بشتيواني بیکا بە هاوکاری بۆ ئەوەی پشتی پێ قایم کا و بەشداری بکا لە گەیاندنی پەیامی خوای پەروەردگارە چونکە پەیامەکە قورسە و بەتەنیا بۆی ئەنجام نادرێ. بۆیە هەموو پێغەمبەرانی خوایش هاوکاریان هەبووە وەزیریان هەبووە حەواریان هەبووە هاوڵ و ئەسحابیان هەبووە بە ئەوان بە یارمەتی ئەوان ئەو پێغەمبەرە توانوێتی پەیامی خوای تەعالا بە جوانی بگەیەنێ. لا سنتي پیغمبر هاتوه صلى الله عليه وسلم خوای تعالی افرمي ایمان دار بو ایمان دار وكو بنايك وايا وكو ديوارك وايا كخشتكاني اتشي بناو يكا ويكتري بهيزكا اجينا اگر او خشتانا نچنا ناو يكا او ديوارا بهيز ابيو بباليكي آساي الروخي. المؤمن للمؤمن كالبنيان يشد بعضه بعضا يكتري به زكاة. لحديث ترى پیغمبر خو افرمين نمونه ایمان داران لدوسایتی و بزیی و سوز برانبر به یکتری وکو نمونه یک جستوان اگر اندام یک لجستکت للاشکت آزاری ببێ هەموو لاشە لەگەڵ یا ئازارە چێژێ. ئیسە تۆ ئەگەر ئەندامێک چاوت بۆ نمونە گل بکە گوێ دبێشێ دگانێکت بێشێ تەماشاکەی هەموو لاشە تا ئیگرێ هەمووی لەگەڵ یا ئێش و ئازار ئەبینێ. مثل المؤمنين في توادهم وتراحمهم وتعاطفهم تماشاك خوش بسكانم مثل الجسد إذا اشتكى منه عضو تداعى له سائر الأعضاء بالسهر والحمى. أوانش ناخون أوانش تايان قري إيمان داران أبي أوابن أواها وكاري يكتريب بن وكو يك جسد وكو يك لا شيئا فيه. هل حديثها في غمر صلى الله عليه وسلم أم حديثانها مي صحيحا أفرمي انصر أخاك ظالما أو مظلوما. هاوكاري برا كتبه سري بخا اگر استمكار به یا استملك راو به
وتیانەی پێغەمبەری خوا ئێمە ئەگەر ستەمی لێ بکرێ هاوکاری ئەکەین بەس چۆن هاوکاری بکەین لە کاتێکە ئەو ستەمکار بێ و زاڵم بێ فەرمووی دەستی بگرن مێڵن زوڵم بکە بیخەنەوە بیری کە زوڵم حرامە وەقەدەغە کراوە زوڵم بکە ئەمە بخەنەوە بیری بخەنەوە یادی دەستی بگرن مێڵن زوڵم بکە نەک ئێوەش بڕۆن هاوکاری من لە زوڵم و ستەمەکەیە ئەمە زۆر گرنگە ئێمەی مسلمان بیزانی ئەمە بەرنامەیەکی زۆر عەزیمە لە ژیانی ئێمە ئیماندارە وەختی خۆی خۆشەویستەکانم لە جاهیلیەتە لە نەفامیە پێشی ئیسلام هەر ئەوەندە بوو ئەمە پندێکی ناوی عەرەبە پێغەمبەر ئەیفەرمێ ئەمە عەرەب هەر لە زووە ئەیانوت ئونصر ئەخاکە ظالما ئەو مەظلومە برای عەشرەتیت برای قەومیەتیت یعنی ئەوەی لە نەتەوەیە براتە وەکو بۆ نمونە کورد یان عەرەب یان فارس یان تورک یان هەر نەتەوەیەکی تر ئەوەی لە عەشرەتە لەگەڵتە وەکو بۆ نمونە هەر عەشرەتێ لە عەشرەتانەی کە لای خۆمان هەیە ئەیانوت عەرەب لە قەدیمە طبعا لەناو ئێمەش ئێسەیش هەیە هەر بووە ئەمە ئەیانوت براکەت سەرخە زاڵم بێ یان مەزلوم بێ هاو براکەت کە هاو عەشرەتە یان هاو قەومیەتە سەریخە زوڵمی کرد هەسەریخە و زوڵمیشی لێکرا هەسەریخە ئێستش خەڵکو لای خۆمان وایە کابرا هاو عەشرەتەکەی خۆی زوڵم بکات یان زوڵمی لێ بکرێ ئەم هەسەریخە چەکی بۆ هەڵەگرێ بۆ حزبەکەی هاو حزبەکەی خۆی هین ئەوەیە وا ئێمە حاڵمان ئاوا خۆشە وای بینین هاو نەتەوەکەی خۆی ئەڵێ کوردە تەواو ئیتر مادام کوردە ئیتر تەواو ئیتر ئەبێت تۆ دیفاعی لێ بکەی لە هەر شوێنێک هەیە ئەم فکرە جاهیلیەتە لە زمان پێغەمبەریش هەبووە ئەمە فکرەی جاهیلیەتە ئەمە فکرەی نەفامیە خۆشەویستەکانم لە ئیسلامە ئەمە نییە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هات ئەمەی لەغو کردەوە فی بەسەراهێنا ضربی بەسەراهێنا فەرمووی ئەمە بەم شێوە نییە نابێ ئاوا بین ئێمە براکانمان سەرەخەین ئەگەر زوڵمیان لێ بکرێ بەڵام ئەگەر زوڵمیان کرد دەستیان ئەگری نەسیحەتیان ئەکەین ئامۆژگاریان ئەکەین نەک ببین بە پاڵپشتیان ئەمە زۆر گرنگە خۆشەویستەکانم زۆر گرنگە والله براینە ئەگەر ئێمە وامان پێ نەیە و ئەمە چاک نەکەینەوە والله عینەن لەگەڵ جاهلیەکانی پێش ئیسلام هیچ فەرقمان نییە و لەناو ئێمە زۆریش هەیە ئەگەر کەسێک زوڵم بکات لە ئاید بە تۆ بێ بە حزبەکەت بێ یان بە عەشرەتەکەت بێ یان بە قەومیەکەت بێ بڵێ زوڵم مەکە من لەگەڵتان نیم زوڵم بکەیت نەسیحەتی بکەیت ئامۆژگاری بکەیت کلکەلەقەی بۆ نەکەوی لەگەڵ زوڵمەکەیە تۆش پاڵپشتی نەبی کام لە ئێمە ئەمە جێبەجێەکەین لە ژیانی خۆمان ئەوەمان ئیمانداری کام لە ئێمە ئەوە ئەکەین ئەوەمان ئیمانداری ئەوەمان لەسەر ئیسلامین ئەوەمان لەسەر پەیامی پێغەمبەرین صلی الله علیه وسلم بەڵام کاممان ئەوە ناکەین کاممان دائیمەن هاین لەگەڵ هاو عەشرەتمان یان هاو حزبمان یان هاو قەومیەتمان و پاڵپشت دێبین لە زوڵمیشە والله براینە ئەوەمان لەسەر پەیامی پێغەمبەر نین ئەگەر ئەلەویا سەر لە سوژدە بەرزەکەین تا ئەمری والله لەگەڵ پەیامی پێغەمبەرانیمان ئەوە پەیامی پێغەمبەر هەر لێی تێنەگەیشتوین ئەسڵەن هەر لێی تێنەگەیشتوین و هەر نازانین پێغەمبەر چی وتووە و بۆچی هاتووە ئەمە زۆر گرنگە بەڕێزان ئەم حەدیثە زۆر گرنگە ئێمە لێی تێبگەین هەر مسلمانە لە شوێنێکە لێ قەومی یەکسەر ئەی من عەقڵم چییە لێی خۆ من کوردم لا حول ولا قوة إلا بالله يعني تو إسلام أوي فيها كردوي جاري وایە کابران ئەهلی مزگەوت و ئەهلی نوێژ و ئەمان بۆیە هاوکاریکردن خۆشەویستەکانم لە ئیسلام هات هاوکاریکردنی کرد بە دوو بەشۆ ئەمە بە جوانی لێی تێبگەن هاوکاریکردنی کرد بە چەند بەشۆ بە دوو بەشۆ هاوکاریکردنیەک وەکو ئاەتەی کە خوێندمەوە لە چاکە و چاکەکاری و هەموو شتێکی چاکە من دەستگیرێ بم هەم لەگەڵیا پاڵپشتی هاوکاریکردنیش لەسەر خراپە و لەسەر خراپەکاری و لەسەر زوڵم من نیم لەگەڵیا و تەبەڕاشی لێ یەکەم ئەمە ئەگەر ئێمە لەمە تێگەیشتین کەوابوو خاوەنی ئەخلاقێکین کە ئیسلام داوای لێمان کردووە ئەگەر لەمە تێنەگەیشتین یعنی هیچ نە نوێژ ئەخواتەوە نە ڕۆژوو ئەخواتەوە نە زەکات ئەخواتەوە تۆ لە گەورەترین و لە گرنگترین پەیامی ئیسلام تێنەگەیشتی داواکارم خوای تەعالی هیدایەتی هەموو لایەکماندا موفقمان کە دامەزرامان کە لەسەر دینداریەتی لەسەر ئیسلامەتی یا ڕەبی خوایە بەخاتر ناوە جوانەکانی خۆت لەوانە بین کە شوێنی دینەکە دەکەوین بە جوانی یا ڕەبی خوایە ئەلەوانە بین کە شوێنی قورئانەکەی تۆ ئەکەوین لە شوێنی سنەتی پێغەمبەرەکەت ئەکەوین یا ڕەبی خوایە لەوانە نەبین کە شوێنی هەوا و ئارزووی خۆمان ئەکەوین یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە ڕحم بە مردوەکانمان بکە شیفای نەخۆشەکانمان بدە بەتایبەتی ئەو نەخۆشانەی کە داوای دوعای خێریان لێ کردی یا ڕەبی خوایە یا شافی ئەڵڵا شیفایان بدەی یا ڕەبی خوایە هەندێک مسلمان داوای لێ کردوین کێشەیان هەیە مەشاکلیان هەیە
حەزی لە کەسێکە هاوسەرگیری لەگەڵا بکە بەڵام ڕێگری هەیە لە بەردەمیا تووشی کێشەیە کاتوە لە ژیانی دنیاە هەر نەوع کێشەیەک یا ڕەبی داوایان لێکردن ئێمە دوعا بکەین لێرەوە بۆیان خوایە من دوعایان بۆ کەم بەڵێم خوایە بیان خەیتە سەر ڕێگای ڕاست ئەوەی چاکە بۆیان بکەیت ئەوەی کە خێری دین و دنیای تایە بۆیان ئەنجام بدە یا رب العالمین ئەوەی خێری تیا نییە بۆیان یا ڕەبی لیانی بە دوور بخەیتەوە یا ڕەبی خوایە ئەوەی ئەیان باتە مل گوناحە خوایە یا ڕەبی لیانی بە دوور بخەیتەوە یا رب العالمین یا ڕەبی خوایە بخاتە ناوە جوانەکانی خۆت کوردستان لە هەموو بەڵاو هەموو مصیبەتێک پارێزە یا ڕەبی خوایە یەکمان بخە لەسەر لەژێر ئاڵاکەی خۆتە لەژێر ئاڵای لا إله إلا الله محمد رسول الله یا ڕەبی خوایە کوردستان پڕ لە خێر و بەرەکەتکە پڕ لە خۆشی و هەرزانی بکە یا رب العالمین قات و قڕی و گرانیمان لێ بە دوور بخەرەوە یا رب العالمین آمین آمین آمين آمين الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحبته أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون بلا يعني بريزم إمامي ماوردي أفرمي خلقي لمسلي هاوكاري كردون الدعواي هاوكارية شوار خلقان كان يعين ولا ويستعين خلقان كان ویان ئەڕۆنە دەم خەڵک و هاوکاریانەکەن لە چاک و چاکەکاریە و کاتێکیش پێویستیان پێ بێ داوا لە خەڵکەکەن کە هاوکاریان بکە ئەمە وەکو کابرایەک وایە یعنی قەرز ئەدات و دوایش ئەگەر پێویستی پێ بێ داوای قەرز لە خەڵکەکە دەستی خۆش بێ و چاکە و خراپ نییە خەڵکانێکی تر هەن من لا يعين ولا يستعين خەڵکانێکن نە هاوکاریەکەن و نەش داوای هاوکاری لە کەسەکەن من نەکبەتیە یعنی لە ڕاستی ئەو ئینسانە يعني لجيان ما يؤوز بوه بأمد بوه لجيان ولا خير ولا شاكر جاره هو كاري شي هي هو كاري پروردي خويتي وپرورده بوه هندي طبيعته حتى طبيعتك وايا وپروردك شاتته بالي وخرافي هندي خلقي خرافه كاري شاتته بالي بأمد يكردو لجيان بوه ناو كاري خلقك ونجدا واي هاو كاري لكسك سيم من يستعين ولا يعين هر کاتی لی بقومیه دعوا لخلقك کاکە هاوکاری بکەن براینا مسلمانان من نەخۆشم هەیە من خۆم نەخۆشم کاکە فریام کەون بەڵام کاتێکیش کە خەڵک داوای هاوکاری لێکا بخۆی دوورەگرێ ئەمە ئیتر خۆتان نەزانن خۆتان نەتوانن وەصفیکەن ئەم کەسە ئەتوانن وەصفیکەن ئەمە بەڕاستی ڕەزیلە پیسکەیە چروکە چونکە بەدەمی خەڵکەوە ناچێ و داوای شەکا خەڵک یارمەتی بدە يعني ئەمە وا تێگەیشتووە ئەو عالەم هەموو خزمەتکاری ئەوە بەڵام ئەم ژبۆی نییە خزمەتکار یعنی خزمەتی کەس بکە ئەمە زۆر غەڵەتە بەڕاستی جۆرێکی تر و ئەمە لە هەر هەمویان چاکترە و جوانترە و پێویستە من و تۆی مسلمان ئاوابین پێویستە ئاوابین من يعين ولا يستعين یارمەتی خەڵکەدا بەس کاتێکیش کە حاڵەتێکی دێتە سەرا داوا لە کەس ناکات مەگەر خۆی یارمەتی بدە ئەوەی کە لە توانایە هەیە بە ئیمکانیاتی هەیە بەدەمی خەڵکەوە ئەڕوا هاوکاری خەڵکەکە ببینێ خەڵ بارەکەی کەوتووە ڕای یارمەتیدا بیخاتە ناو سیارەکە لەگەڵیا ببینێ خەڵک لەی قەوماوە نەخۆشیێکی هەیە و نیەتی ئەڕوا کاکە فریای کەون مسلمانان بگەێنە خۆیشی و خەڵکی ترش هانەدا لەسەر یارمەتیدا ولا هەموو کارێکی خێرا ئەم پێشڕەوە ئەم سیفەتە براینە زۆر زۆر جوانە ئێمەی مسلمانە پێویستە هەبێ من ناڵێم ئەوەی یەکەمیش خراپ نییە ئەگەر ئینسانێک نەیتوانی و لە توانایە نەبوو داوای کرد خراپ نییە بەڵام ئەگەر ئەمەیان بی ئەمە سیفەتی پێغەمبەرەکانە سیفەتی هەموو ئەولیاکانی خوایە هاوکارن بەڵامیش کاتی خۆیان پێویستیانێ زۆر داوا لە خەڵک ناکەن زۆر داوا لە خەڵک ناکەن لە ئیمکانیاتی مادیشە هەروایە کاتێ لێ قەومێت داوا دەست لە خەڵکان ناکاتەوە طبعا هەم سیفەتە وەکو وتم سیفەتی پێغەمبەرەکانە سیفەتی ئەولیاکان هەموو کەسێ لەوانەیە لە ناتوانێت جێبەجێ بکەم من ناڵێم داواتان لێ ناکەم هەمووتان هەوڵ دەنەمە بکەن هەیە ناتوانێت بەرگە ناگرێ ئەوەی یەکەم چاکە کاتێک کە یارمەتیش ئەدەیت و یارمەتیش وەرەگری ئەمەی شەخراب نییە بەس ئەمەیان سیفەتی ئەولیاکانە ئەگەر ئینسان ئەمە بکات ئەمەی ئەخیرا ئەوە هەر زۆر زۆر مهمە إن الله وملائكته يصلون على النبي